ڕاوشە کەشهاوای و پێشبینیên بۆ داهاتî ڕێگریên ku بێنەkirin کاریگەریên خراپ li ser miroviyetiyê û rasta zîndeweran nebin em gel berês Amir Cabrî rêveberê ragihandina keşnasiya Iraqê ku derî Bexdayê pawekê rasta xwe gelmeda bi tem dê behez bikin berês Amir gelek spas ku yên gelmedan li destpêkê ez behsa pêşbîniya bikim bo rojên dahatî hem bo Bexdayê giştî ji Iraqê çi pêşbînî hene gel herêma Kurdistanê û ev pêla germiya ku nûke dest pê kirî. بەناوی خدای گەورە و میهرەبان لەبارەی دۆخی کەشناسی لە ڕۆژانی داهاتوودا پشتیوان بە خودا لەبارەی گۆڕانکاری هەوایەکان لەبارەی وەزارەتی گواستنەوەدا کە وای بۆ دەچین بە شێوێکی گشتی وەکو دەزانن لە عێراقدا بەردەوامە لە بەرزبوونەوە و نسمبوونەوە لە ناوچەکەدا پلەکانی گەرمە بەرز دەبێتەوە و هەروەها نسم دەبێتەوە ئێمە لە دوێنێ کاتێک دەبینن دوێنێ کەشێکی گەرم ڕووی لە ناوچەکە کردووە و وڵاتەکەمان بە شێوەیەکی پلەبەندی پلەی گەرمە بەرز دەبێتەوە بە تایبەتی لە ناوەڕاست و خواروی عێراقدا وەکو دەزانن دوێنێ پلەکانی گەرمە 50 پلەی تێپەڕاند لە عێراقدا ئێمە سیرمان کرد کە لە ناوچەکانی خوارودا بە تایبەتی لە دهۆکدا لە چەند پلەیەک بوو هەروەها لە هەولێریشدا 33 پلەی سیلیزی بوون بەڵێ دەتوانین بڵێن کە کەمێک بە پلەبەندی گەرمایەکە بەرز دەبێتەوە بەڵام لە خواروی عێراقدا بابەتەکە زۆر جیاوازە لەوێندەر تا پلەکانی گەرمە زۆر زیاترە بە تایبەتی لە ناوچەی بەسڕە هەر وەکو دەزانن ئەمانە هۆکارەکەی دەتوانین بڵین بەپێی بەرزبوونەوەکان لەم مانگانەدا بە تایبەتی ئەم مانگانەدا بە تەمووز و ئابدا بەرز دەبێتەوە بەردەوام لە ماگانەدا پلەکانی گەرمە بەرز دەبێتەوە ئەمە دەتوانین پێ بڵێن کە پلەکانی گەرمە لە تەواوی ناوچەکەدا بەرز دەبێتەوە کە پێی دەڵێن گەرمایشی بەتین ڕوونە ناوچەکە دەکات ئەمە لە مانگەکەدا وی گەرمابتین ئەوە توی ماژە پێتکیش پێنجی پلادێ دەرباسکت بوو نمونە باژێڕێکی وەکی بەغدەیان ژیل خوارۆ عێراقی بەڵێ وەکو دەزانن ئێمە لە ناوچەکەداین کە پلەکانی گەرمە بەرز دەبنەوە وەکو دەزانن مانگەکانی تەمووز و ئاب ئێمە پێشبینی دەکەین کە لە بەغداد 50 پلە تێپەڕێنێت هەروە 50 پلە بێت لە هەندێک کاتدا دەگاتە 49 پلەی سیلیزی لە بەغداددا ئەمە تۆماریش کراوە پێشتر بەڵام ئەوەی کە هەستی پێ دەکرێت زۆر زیاترە لەوەی کە تۆمار دەکرێت وەکو دەزانن لە چەند پارێزگایەکدا کە 50 تۆمار کراوە بەڵام ئەوەی هەستی پێ دەکرێت زیاترە لە چەند ناوچەیەکدا لە بەیانیدا زۆر جیاوازە لە کاتی عەسر و ئێوارەدا بۆیە ئێمە بەڕێز ئەگەر ئەس بەحسێ زرار و زیانە بکەم یەن کو حتانوکە هاتینە تۆمارکردن هەبووینە یەن جانی چه نەخۆشکەتم بت ئەگەر ئامارەکە بەردەستی هەبت دیف پەیوەندیەوە یادگەل ئالیەن پەیوەندی دار چژی جانش دەستدان بش ئەگەری گەرمایە العێراقی بگشتی بەڵێ وەکو دەزانن زیانەکان دەگۆڕێ بەپێی هاوڵاتیەکان بەڕشێک لە هاوڵاتیان زیان تەندروستیان پێ دەکات بەهۆی ڕاستەوخۆ بەرکەوتن لەگەڵ تیشکی خۆردا بۆیە ئێمە بەردەوام ڕێنمایی هاوڵاتیان دەکەن شلەمەنێکی زۆر بخۆنەوە و بە تایبەتی ئەوانەی کە دەوام دەچنە بەردەم خۆر و بەرکەوتەی تەواویان هەیە لەگەڵ خۆردا لە کاتەکانی بەتایبەتی لە کاتژمێردە تا کاتژمێر چاری دوای عەسردا بۆیە پێویستە ئەوانەی لەم کاتژمێردا لە دەرەوەن بە شێوەیەکی جدی ئاو بخۆنەوە شلەمانی بخۆنەوە بۆ ئەوەی کاریگەری ڕۆژ بە تەواوەتی کاریگەریان دەسەر نەکاتن
وەکو دەزانن بەهۆی گەرماوە چەندین ڕووداوی ناخوازراویش ڕوودەدات هەر وەکو دەزانن چەند ئۆتۆمبیل دەسوتێت چەندین ڕووداوی نەخوازرا ڕوودەدات ئێمە بەردەوام جەخلەوە دەکەینەوە کە ئامێری چرخ یاخود هیچ ئاگرێک یاخود هیچ بۆنێک یان ئەوانەی کە پاتریان تێدەێنا ئۆتۆمبیلدا جێنێ هەڵن بۆ ئەوەی بەهۆی گەرماوە هیچ شتێک ڕوونەدا ڕووداویشی نەخوازە ڕوونەدا ئێمە هەروەها ڕووی دەممان دەکەینە ئەوانەی کە مۆلیدەی ئەهلیان هەیە لە گەڕەکاندا ئەوانش دەبێ پێویستە مۆلیدەکان بە تەواوەتی ئاگیان لە مۆلیدەکان بێ کە دەزانن پلەکانی گەرما زۆر بەرز بوون و چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوەی ئۆتۆمبیلیش ڕوویداوە چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوە لە مۆلیدەکانیش ڕوویداوە ئەوانە دەبێ هەمووان ئاگادار بن لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئێمە دەبینین لە چەند شوێنێک یان لە چەند مۆڵێک یان لە دوکانەکان ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوودەدەن ئەمە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایەوە هەیە جگە لەمەش هاوڵاتیانیش ئاگاداری ئەم پرسانە نییە کە دەبێ پەیڕاوی بکەن لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا ئێمە لە ساڵی ڕابردوودا لە چەند پارێزگای بەسرا هەروەها لە چەند پارێزگایەشی دیکە ئەو شوێنانەی کە نەوت بەرهەم دەهێنن ئێمە ئاڵای بنەوشەویمان بڵند کردەوە کە ئەمە ئەوە دەگەێنێت پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە ئەمە هەم دەبێت هەموو کەسان ئەفساڵە ئاڵایە بنەوشەی هاتیە بلندکردن یانژینە اطفاء بعض المحركات او ما شابه ذلك. نعم لحد هذه اللحظة تا ئەم کاتە هیچ ئاڵایەکی بەنەوشەی بەرز نەکراوەتەوە بەڵام ئێمە لە ساڵی ڕابردوودا چەندین ئاڵەمان بەرز کردەوە لەبارەی بەرزبوونی پلەکانی گەرما بە تایبەتی لە کێرگەنەوتیەکانی پارێزگای بەسڕا وەکو دەزانن پێشتر بەر لە هەفتەیەک یاکوت زیاتر ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە وەکو دەزانن لە بەسڕا گەیشتە پلەکانی گەرما گەیشتە 51 پلە ئەمە بەشێکی مەترسیدارە لە بەرزبوونی پلەکانی گەرما ئەوان هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ ئەوەی پلەکانی گەرما زۆر کاریگەری بەسەر ئەم ناوچاندا نەکات هەروەها بۆ کەمبوونەوەی زەرور و زیانەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆیە دەزانن بەرزبوونەوەی پلەکانی بۆ 51 پلەی سیریزی ئەمە مەترسیدارە بابەتەکی مەترسیدارە بۆیە داوا لە هەموو ئەوانە دەکەم کە لەو کارگانەدا کار دەکەن لەو شوێنەدا کار دەکات دەبێ حاڵەتی پێویستی خۆیان ئامادە بکەن ئامادە بن بۆ ئەو حاڵەتانە هەموو ئامادەکاری خۆیان بکەن بۆ باران بارینێت ئەف ساڵەدا چ پێشبینی هەنە گەرم هێشتا پلەت بەرزبوونی دانە بەس بوو بارانی دێ ڕەوشیا چاوبێت ئەف ساڵە و زەڤستانە ئەف ساڵە والله لحد الآن ما تا ئێستا مؤشرات هیچ ئاوەک لە دەستانیە کە بڕی باران یان ساڵی داهاتوو چۆن دەبێت یان زیاد دەبێت لەوەی کە ساڵی ڕابردوودا هیچ ئامارێکمان لەبەردەست نییە ئێمە لە کۆتایی هەموو ساڵێکدا ئێمە جیاوازی دەکەین لە نێوان ئەم ساڵ و ئەو ساڵی کە پێشووتر باران باریوە ئێمە لە ساڵی ڕابردوودا باران کە باران دواکەوت بەڕاستی دواتر بارانەکە بە شێوەیەکی زۆر گەورە ڕوویدا و چەندین بارانی باش هاتن ئێمە هەروەکو دەزانن ئەو زانیاریانیان لە کاتێکدا لە کۆتایی هەر مەوسمێک و وەرزێکدا ئێمە بڵاوی دەکەینەوە کە چەند بووە ڕێژەکەی چەند بووە بەگوێرەی ساڵی ڕابردوو هەروەها ئەم ساڵدا هەماهەنگیاوات گەل ئالیەن پەیوەندیداریان عێراقی چاوانە و ئەو ئامارên مەترسیدارên têne bilavkirin girêdayî berzbûna pileyên germiyan jî kêm baranbarînê karê pêtivî bête kirin çi darçandin zêdekirina rêja kes hatiye bi zêdetir şiyarkirina welatiyan bi demê germayê da neçine ji derve karê pêtivî tê te kirin ji aliya hikûmetê ve وەکو دەزانن ئێمە لە هەموو باردۆخێکی حاڵەتە زەویەکان ئێمە هەموو ئامادەکاریش خۆمان دەکەین بۆ دامەزراوە دەوڵەتەکان هەروەها دەزانن چەندین ئامارمان بەدەست دەگات کە دۆخەکە چۆنە لە
بەغدا و لە هەرێمیشدا ئەم تەقریرانە کە بەدەستمان دەگات ئایا ئەگەر باران لە ئارادا ئێمە تەقریر خۆمان ئامادە دەکەین و ئامادە هەیە ئایا هەروەها ئەگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەبێت ئێمە تەقریری خۆمان راپۆرتی خۆمان ئامادەی و بۆمان دێت بەڵام لە هەر حاڵەتێکدا ئێمە بەدوارەچوون بۆ ئامادە دەکەین کە ڕێژەکە چۆنە و داواکاریان پێشکەش دەکەین وەکو دەزانن ئێمە لە گەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا و لەگەڵ وشکە ساڵیدا لە شوێنە کوشتتوکاڵیەکاندا ئێمە داوا لە وەزارەتی کوشتتوکاڵ دەکەین کە چەندین داواکاریمان پێشکەش کردو پێشتریش لەگەڵ ئەوەدا لەگەڵ ئەو شوێنانەی نیشە زێبووندا دار بچێندرێت بۆیە ئێمە راپۆرتەکانمان بە هەموو شێوەیەک بەردەوامی پێدەین و بە شێوێکی بەردەوام بۆمان دێت دەبارەی ئەوانەی کە چی بکرێت و هەروەها تەوجیهاکانی ئێمە بەردەوامی پێدەدەین بۆ کارکردن لەسەر سەوزاییکردن وەکو دەزانن ئێمە بەردەوام ئەوانەی کە لە سەرچاوەکانی ئاودا هەموو ئەو پێویستی کە بچیرێنە بەر بۆ پرۆسەکە بۆ یارمەتیدانی بەرزبوونەوەی بەرزکردنەوەی سەوزی ڕژەی سەوزایی هەروواکەمکردنەوەی هێلەکانی گەرمایی لە ناوچەکەدا هەموو وەزارەتەکانی کوشتتوکاڵ هەروەها شارەوانی ئەمانەی بەغداد و هەموو لایەنەکان پێویستی داوا دەکەن کە بە شێوێکی جدی بۆ سەوزبوونی ناوچەکە کار بکەن لەگەڵ ئەوەدا بابەتەکانی دیکە هەموو ئەوانەی کە پەیوەندیدارن بە بابەتەدا وەزارەتی گواستنەوە بابەتەکان وەزارەتی دروستکردن هەموو ئەمانە بابەتەکانی خۆیان بۆ سەوزکردنی ناوچەکە کار دەکەن و راپۆرتی خۆیان بە ئێمە پێشکەش دەکەن بۆ ئەوەی کە بابەتەکان بە شێوێکی زۆر باش بەڕێوە بچن و بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گەرما هەروەها خۆڵبارینی ژەمانە لەگەڵ بارانبارینیشدا ئێمە هەموو کارێک دەکەین بۆ ئەوەی بە تەواوەتی بەرەو پێش بچین بۆ ئامادەکاری خۆمان بکەین لەگەڵ ئەوەدا بۆچی ئێمە هەموو کاتێک لەگەڵ سەرەتای هەموو وەرزێکدا کاتێک باران دەبارێت سەیری ئەوە دەکەین کە ئامارەکان چۆنە یاخود ئاماری ئەم ساڵ چۆن دەبێت بەڵام بەداخەوە لەگەڵ سەرەتای هەموو وەرزی هاویندا لەگەڵ هاتنی هەموو گەرمایەکدا لەگەڵ مانگەکانی چوارم و پێنجەم باران کەم دەکات بەداخەوە بۆیە نازانم چۆن ئێمە پێویستە هەموو ئاوێکە ئەو بارانەی کە بۆ ئێمە پارێزکاری لێ دەکەین. بەڕێز عامر جابری ڕێبەری ڕاگەاندنا کەشناسی عێراقیش بەغدای هەنگێڵمەدا بوون سپاس بووە.